کە ڕێوەڕسمەکانی ڕۆژی کۆمەڵەتان بەڕێوە برد و نیشانتاندا چەنێ پەیوەندی بینی کۆمەڵە و ئێوە جەماوەری خەڵکی کوردستان قایمە. ئاسمان جڵەوتە ئەسپی شێرت مەشخەڵە باڵگرە تیشرە و بەهەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگەر ئاوەدان کە ڕەنج دەری ماند و نەناست ئارەقەت بۆ نۆبەرەی نان بۆتە بارانی پەڵا ڕابەنەفرەت کە لە مەرگ و هەستەوە بۆ کار و ڕەنج کەی ورەی ئینسانی کارگەر ئاسەواری کۆتەڵە شۆڕشە هەستە لە بۆ سە و لەمپەری ڕێسەڵمەکە شۆڕش و گیانبازی زادە و خەسڵەتی وەک تۆی کەڵە خۆت لە ئامێز بگرە ئاسۆی بەندەنان ئاخێز مەکە مەشخەڵان کۆزی هەواری تەمتومان و دووکەڵە دێبەدێ پێشمەرگەیە و شاری لە سەنگەر گرتووە گێژەنی ئەو ئاگرە سوورە وا لەسەر تۆ ماوتەڵە دەرکەوە نم ببارێ سەوزی کەم مەزراوی گەنم نان و هەرزانی بەهایان پەنجی تۆی تیاو تێکەڵە ئێرەوە جوانووی لە بەفرا کورژن و چوار پەلتەزی و هۆلا سێرەی کەنار گرتووی بە دوای نوورداتەری و باسکی پاڵەی لە کار و شەلگەدارە شەڵگەرا و ڕندێکی گوندی لە مستی خەڵک بە زۆر ڕاگوێزکرا و تەوڵ و ڕەشماڵی ڕەوەندی بێهەواری گەرمەسێر ژینەمۆی گرکانی هەڵچووی شانی ئینسانی بوێر بەژنی لووتکەی هەڵکشاوی زۆر سەر و بەژنی هەتاو مارشی کۆمۆنی گەروی خۆری شەوی ئەنگوستە چاو سواری زریان بە بڕۆ چەخما خەدە پێش باکەوە بیهەژێنە شەنگە باڵای کاک فوئادم سەر بەوە دەرکەوە هۆ بە بەردەبازی ڕێگەتن ڕەنجدەرن خەڵکی هەژارن کارگەری بەشمەینەتن بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی شێرت مەشخەڵە باڵگرە تیژڕە و بەهەستە سوورە سواری کۆمەڵە بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشخەڵە باڵگرە تیشرە و بەهەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگەر ئاوەدانکە ڕەنج دەری ماندوو نەناس ئارەقەت بۆ نۆبەرەی نان بۆتە بارانی پەڵا ڕابە نەفرەت کە لە مەرگ و هەستەوە بۆ کار و ڕەنج کەی ورەی ئینسانی کارگەر ئاسەواری کۆتەڵە خۆر لە ئامێز بگرە ئاسۆی بەندەنان ئاخێز مەکە مەشخەڵان کواجەی هەواری تەمتومان و دووکەڵە ئەگەر هاتنی بەفرامبار بۆ تەبیعەت و سروشت هاتنی بەفر و سەرما و بەستەڵەکە ئەگەر سروشت بەرگی سپی لەبەر دەکات و دار و سەوزەڵانی و زەوی و کەژ و کێ و جوانی دەشارنەوە ئەگەر مەل و پەلەوەر بە هیوای هاتنی بەهار لە هێلانەکانیاندا کەس هەڵدەنیشن و لە جوانیەکانی دەتۆرێن و ئاواز بۆ ژیان و بۆ خۆشەویستی ناخوێنن ئەگەر دەریا و چۆم و ڕووبار مات دەبن و سەرکێشی ناکەن بەڵام لە بەفرامباری 57دا بە پێچەوانەی سروشت و تەبیعەت و باڵەندە و دەریا و ڕووبار
دەریای مەندی پڕ لە ڕق و تووڕەیی خەڵکی ئێران خڕۆشا و بە سەڵەک و سەهۆڵبەندانی زستانی تواندەوە و سەڵای گەرمی ئازادی و ڕزگاری بە شەیپوری مێژوودا کرد. لە بەفرامباری 57دا خەڵکی ڕاپەڕەوی ئێران بە ڕاپەڕینە مەزنەکەیان کۆتاییان بە سەهۆڵبەندانی 2500 ساڵەی دەسەڵاتی پاشایەتی لە ئێران هێنا و ڕەشبەڵەکی گەلانی ئێرانیان تێیدا زەماوەند گرت و خەڵکی ئێران بە تێکشکاندنی یەکجاری دەسەڵاتی پاشایی چراخانی خۆشی هەڵکرد. 4 ڕۆژ پاش ئەم ڕووداوە مێژوویە تو لە نەمامێکی نوێ لە باغی ڕاپەڕین گەشایەوە و چرای 9 ساڵ تەمەنی داگیرسان کە ناوی کۆمەڵە بوو. لە 26 ڕێبەندانی ساڵی 1357دا لە گەرمەی شادی و خۆشی خەڵکی ئێراندا کۆمەڵە بە بۆنەی گیانبەختکردنی یەکێک لە دامەزرێنەران و سەرکردەکانیەوە هاوڕێ حەمە حوسەینی کەریمی ئاشکرابوونی تێکۆشانی خۆی ڕاگەیاند. کۆمەڵە کە 9 ساڵ بوو لە ناو گەروی ئیژدیهای ساواکدا لە ناو زیندان و کارگا و مەزراکاندا شان بە شانی هەژاران و چەوساوەکان کار و خەباتی دەکرد، لە 26 ڕێبەنداندا ئاشکرابوونی خۆی ڕاگەیاند. ئاشکرابوونی کۆمەڵە یانی ڕاگەاندنی عەزم و ئیرادەی پتەوی کرێکاران و کۆمونیستەکانی کوردستان بۆ خەباتی شێلگیر و ماندووی نەناسانە لە دژی نابەرابەری و چەوسانەوە و هەڵاواردنی ئینسانەکان لەسەر بنەمای نەتەوە و جنسیەت و مەزهەب و بۆ بەدیهێنانی دنیای ئینسانی ئازاد و بەرابەر و دنیای سۆسیالیزم. کۆمەڵە لە کاتی دامەزراندنیەوە تا ئێستا سەرەڕای هەموو کەند و کۆسبەکانی سەرڕێگای هەڵسوڕانی بەردەوام پەیوەندیەکی قوڵی لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتی و پێشڕەوەکاندا بووە و هاندەر ڕێکخەر و ڕێوێنێنیان بووە. لە هەمان حاڵدا کۆمەڵە خۆی لەناو ئەو بزوتنەوانەدا خاراوتر و بە ئەزمونتر بووە. پشبەستنی کۆمەڵە بە خەباتی چینی کرێکار، خەبات دژ بە دواکەوتووی مەزهەبی، خەبات بۆ کۆتایی هێنان بەستەمی نەتەوایەتی، خەباتی لێبڕاوانە لە پێناو ئازادی و یەکسانی ژنان لە گشت بوارەکانی کۆمەلگادا و بەرگری شێلگیر لە ئازادیە سیاسی و کۆمەڵایەتیەکان لایەنە دیاریەکانی چالاکی کۆمەڵە و بەشێک لە خەباتی سربەرزانەی ئەو ڕەوتە بوون. ئەمڕۆ 26 ڕێبەندان ساڵڕۆژی 52 ساڵەی دامەزراندنی کۆمەڵە و یادی 43 ساڵەی داگیرسانی مۆمی ئاشکرابوونی ئەم ڕۆژە مەزنە لە گشت هەڵسوراوانی کۆمەڵە لە کوردستان کادر و ئەندام و پێشمەرگەکان و بنەماڵەی ئازیزی هاوڕێیانی گیانبەخت کرد و زیندانیانی سیاسی پیرۆزبایی دەکەین. ئازیزان، ئەمساڵیش بەهۆی پەتای کۆڕۆنا ڕێوڕەسمی ڕۆژی کۆمەڵە بە شێوەی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هاوکات لە تۆڕی کۆمەڵایەتی کۆمەڵە میدیا نێتۆرک بڵاو دەبێتەوە. ڕیز و تەرتیبی ڕێوڕەسمەکەمان بەم جۆرە دەبێت کە پێتانی ڕادەگەێنم. سەرەتای ڕێوڕەسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکات. دواتر 1 دقە بێدەنگی بۆ یادی سەرجەم هاوڕێیانی گیانبەختکردووی ڕێگای ئازادی و سۆسیالیزم ڕادەگرین. بەدوای ئەودا هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە دێت و پەیامی کومیتەی ناوەندیتان پێشکەش دەکات. لە درێژەدا سرودێک کە لەلایەن کۆڕی بانگەوازی کۆمەڵە کە لە ساڵانی پێشتر لەم ڕۆژەدا زەوت کراوە دەبیستن و دەیبینن. دواتر پەخشانێک پێشکەش دەکرێت. بەدوای ئەودا ژیاننامەی کە حەمە حوسەین کەریمی کە ئەم ڕۆژە بە بۆنەی گیانبەختکردنی بە ناوی ئەم ئازیزەوە ناودێر کراوە بۆتان دەخوێنمەوە. لا کۆتاییشدا بەشێک لەو پەیام و راپۆرتانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ناوەوە بە بۆنەی ئەم ڕۆژە مەزنا بەدەستمان گەیشتووە پێشکەشتانی دەکەین. ئێستاش ڕێوڕەسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین.
بۆ یادی هەموو هاوڕێیانی گیانبەختکردووی ڕێگای ئازادی و سۆسیالیزم یەک دەقا بێدەنگی ڕادەگرین. ئێستاش لەم بەشەدا داوا دەکەین لە هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا بێت و پەیامی کمیتەی ناوەندیتان پێشکەش بکات. تکایە هاوڕێ حەسەن. کۆمەڵانی تێکۆشەری خەڵکی کوردستان، کرێکاران و زەحمەتکێشان، بنەماڵەی ئازیزی گیانبەخت کردوانی ریزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران، زیندانیانی سیاسی خۆڕاگر و بنەماڵە سەربەرزەکانیان، هاوڕێیانی پێشمەرگە، ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە و حیزب لە هەر شوێنێکن، وێڕای سڵاوێکی پێشمەرگانە بە بۆنەی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە گەرم و گەشترین پیرۆزباییتان پێشکەش دەکەم. درودی گەرم دەنێرم بۆ یادی هاوڕێی ڕابەر و گیانبەختکردوو کاک حەمحسێنی کەریمی کە ڕۆژی کۆمەڵە ساڵڕۆژی گیانبەختکردنی ئەو ئازیزەیە. هەروەها سڵاو دەنێرین بۆ یاد و فیداکاری زیاتر لە سەدان و هەزاران کۆمۆنیستی ناو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران کە لە پێناوی ئازادی و سۆسیالیزمدا گیانی خۆشەویستیان بەخت کرد. لە جێگای خاڵی ئەو ئازیزانە لە ساڵڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵەدا چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی دادەنین. بەڕێزان، ئەمڕۆ 43 ساڵ لە ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە و 9 ساڵ لە چالاکی نهێنی ئەم ڕێکخراوەیە دەگوزارێت. دیارە مەبەست لەم ماوە کورتەدا باسکردن لە 53 ساڵ خەباتی نهێنی و ئاشکرای کۆمەڵە نییە، چون ئێمە زۆر جاریش ئەو مێژوەمان باس کردووە و لێکدانەوەمان بۆ کردووە و لە ئارشیوەکانی تەشکیلاتی ئێمەدا لە بەردەستدان. بەڵام لە ماوەی ئەم 52 ساڵەدا کۆمەڵە هەوراز و نشێوی زۆری بڕیوە، زۆر گیر و گرفت و دژواری هاتووەتە سەر ڕێگایی و هەروەها سەرکەوتنی گەورەیشی مسۆگەر کردووە. ئەوەی کە کۆمەڵە ڕێگای خۆی ون نەکردووە ئاسۆ و ئوفقێک بووە کە ڕۆژی ئەوەڵ بۆی پێکاتووە و چرای ڕێنوێنی ڕێگای خەباتی بووە. ئەویش ئاسۆی سۆسیالیزمی زانستی و بەرابەری خوازی لە جەرگەی خەباتی بێوچان و پراوپڕ لە فیداکاری لە ماوەی زیاتر لە نیو سەدە تێکۆشانی نهێنی و ئاشکرا لە دوو دەسەڵاتی سەرەڕۆی دیکتاتۆری پاشایەتی و ئیسلامی بووە. کۆمەڵە ئەگەر ئامرازی گەیشتن بە ئامانجی سۆسیالیستی و دەسەڵاتی کرێکاران بووە، لە هەمان حاڵدا لە ناو خەباتی لێبراوانەی چینایەتی بۆ گەیشتن بەو ئامانجە خۆی نوێ کردوێتەوە و هەوڵی داوە و هەوڵ دەدات ڕۆڵەی زەمانەی خۆی بێت و بووە. کۆمەڵە لە خەباتی کورتماوە و درێژماوەی خۆیدا هەمیشە بەرژەوەندی درێژماوەی لەبەرچاو بووە و مەسلحەتی گشتی بەسەر ویستی کورتماوەدا ڕەچاو کردووە. مێژووی نیو سەدە تێکۆشانی کۆمەڵە نیشانی دەدات کە ئەم ڕێکخراوە کۆمۆنیستیە لە دەستبردن بۆ ڕیشەی ئازار و ڕەنجەکانی کۆمەلگا جەسوور، نەترس، مافخواز و ڕێگانیشاندەر بووە. ڕیشە بۆ کۆمەڵە ینی پێکهاتنی ئاڵوگۆڕ لە ژیانی زۆرینەی کۆمەلگا واتە کرێکار و هەژار و ژنانی ستەملێکرا و گەلانی سەرکوتکراو کە بۆ خەبات و ڕزگاربوون پێویستە بێنە گۆڕەپانی تێکۆشان و ڕێخستن و کۆمەڵە ڕێکخراوی ئەوان بۆ ئاڵوگۆڕ و خەبات و گەیشتن بە دەسەڵاتی سیاسیە. کۆمەڵە هێزێکی ڕادیکاڵە بە واتای ئەوەی کە دەست بۆ ڕیشەی کێشە کۆمەڵایەتیەکان دەبات، چارەسەری ڕیشەییان بۆ دەدۆزێتەوە. ڕادیکاڵە چونکە خەبات دەکا بۆ کۆتایی هێنان بە چەوساننەوەی ئینسان بەدەستی ئینسان، هەوڵ دەدات بۆ ئازادی و خۆشبەختی هەموو کۆمەلگا.
بۆ بەدەستێنانی بەرابەری ژن و پیا و بۆ جیاکردنەوەی دین لە دەوڵەت و خصوصیکردنی دین و گشتگیرکردنی سیاست تێدەکۆشێت. لایەنگری بێڕاڕایی، ئازادی، بەیان، ئەندێشە، بیر و باوەڕ و ڕێکخراوبوونە. کۆمەڵە ئەمڕۆ تەنیا ناوێک نییە، بەڵکو بزوتنەوەیەکی جەماوەریە، بزوتنەوەی چەپ و سۆسیالیستە لە کوردستان. کۆمەڵە هێزی بەرەو پێشبەری ئەو بزوتنەوەیە. ئەمە تەنیا قسەی ئێمە نییە، ئەوە حەقیقەتی کۆمەلگای کوردستان و تەنانەت ئیعترافی نەیارانی کۆمەڵە و دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی دژ بە خەڵکی ناڕازی و بەندکراوە سیاسیەکانە. کۆمەڵانی تێکۆشەری کوردستان دڵسۆزانی کۆمەڵە لە هەرکوێیەکەن. ئەمساڵ ڕۆژی کۆمەڵە لە هەلومەرجێکدا دەگرین کە سێبەری نەهامەتی و کارەساتی مرۆڤایەتی گەورە بەهۆی دەسەڵاتی سەرمایەداری بەسەر سەری بەشەریەتەوە هەروەها قورسایی دەکات. کوڕەنا و زیانەکانی بە مرۆڤایەتی گەندەڵی هەرچی زیاتری نظامی چاوچنۆک و پارەپەرستی سەرمایەداری نیشاندا. سەروەتی ئەبەر سەرمایەدارەکان لە سەردەمی کۆڕۆنادا بە پێی ئامارەکان زیاد لە 30% زیادی کرد، بەڵام هەژاریش ئاستی میلیاردها ئینسانی تێپەڕاند. تەنیا ئەو چەند خاڵە بەڕواڵەت سادە لە پێچاوی هەمومان گەندەڵی و خۆفناکی نظامی دژە ئینسانی سەرمایەداریمان پێنیشان دەدات. لە بەرابەر ئەم وەزعە نالەبارەدا ئەمڕۆ لە ئاستی ناوچەکە، لە ئاستی جیهانی وڵاتانیشدا سۆسیالیزم وەک تاقە بەدیلی کرێکاران لە هەموو کات زیاتر لە بەرابەر کۆمەڵگادا بووە بە ئەمری واقع. بەڵام سۆسیالیزم جەبری مێژوو ئاواتی شیرین نییە، بەڵکو حاصڵی وشیاری، ڕێکخراوبوون و خەباتی لێبڕاوانەی چینی کرێکار و زۆرینەی کۆمەڵگایە. کۆمەڵە وەک بەشێک لە حیزبی کۆمۆنیست بۆ وەها بەدیلێک تێدەکۆشێت. لە ئاستی ئێرانیشدا کۆماری ئیسلامی لە هەموو کات زیاتر بووە بە مۆتەکەی سەرشانی زۆرینەی خەڵکی ئەم کۆمەڵگایە. ئەوەی کە ئەمڕۆ ئەم دەسەڵاتە تاوانبارەی ڕاگرتووە نەفری و نا ئەوان فریوی، بەڵکو تەنیا هێزی سەرکوتگەر و بێڕەحمە. هەموو ئیمکاناتی ئەم وڵاتە لە خزمەت ئەم هێزە و پیلانە ناوخۆی و ناوچەیەکانیدا سەرف دەکرێت. هێزێکی گەندەڵ و دژە ئینسانی و سیستم و دەسەڵاتێکی تاوانبار کە هەر ڕۆژە گۆشەیەک لە تاوانەکانی دەردەکەوێت و نیشانی دەدا کە چ مافیایەک بەسەر ئەم وڵاتەدا زاڵە. نەواری چەوباسەکانی ئەم ڕۆژەی بەرپرسانی سوپای پاسدارانتان بینیوە و گوێتان لێگرتووە. بەڵام کۆمەلگای ئێران لە دەروونەوە دەکوڵێت و ئەم دەسەڵاتە بە هیچ جۆر توانای وەڵامدانەوەی داخوازەکانی جەماوەری ڕاپەڕیوی خەڵکی ئێرانی نییە. کۆماری ئیسلامی دەیهەوێت وانیشان بدات کە خراپی ژیانی خەڵک پەیوەندی بە بەرجام و گەمارۆی ئابووری وڵاتانی ڕۆژئاواوە هەیە. هەموو کەس دەزانێت کە بەرجام و زێدەخوازیە ناوچەیەکانی کۆماری ئیسلامی بەرنامەی موشەکی و هەستەیی ئەم دەسەڵاتە کەمترین پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی ئێرانەوە نییە و بەڵکو لە دژی ئەوان و لە قازانجی سەرانی ڕژیم و مافیای سپای پاسداران و بەیتی ڕەهبەریە. سدووری شۆڕشی ئیسلامی لە ڕۆژی ئەوەڵی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە سیاسەتێکی تاوانبارانە بوو کە باجەکەی خەڵکی ئێران بە سەدان هەزار قوربانی لە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق و دواتر دەخاڵەت لە ڕووداوەکانی عێراق، سووریا، ئەفغانستان، یەمەن، لوبنان، فەلەستین و شوێنەکانی دیکە دای و ئەو تاوانە مرۆڤی هەردەداتەوە. سیاسەتی دەستڕاگەیشتن بە چەکی ئەتۆمی لە ڕاستیدا بەدیلی سیاسەتی شکست خواردووی سدووری شۆڕشی ئیسلامیە کە ئەویش هەر لەسەر ژیان و سفرەی خاڵی خەڵکی ئێران دەدرێت. بەڵام ئەڵتەرناتیو لە دڵی خەباتی ڕۆژانەی جەماوەردا پێک دێت و کۆمەڵە هەوڵ دەدات لەم بوارەدا چالاک، هاندەر و وەحدەت بەخش لەگەڵ هێزە چەپ و سۆسیالیستە شۆڕژگێڕەکان لە ئێران و کوردستان بێت و خەبات بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی بکات. کوردستان لە ماوەی 43 ساڵی ڕابردوودا
بەشێکی گیانەکراوە لە ڕوودا و حەدەسە سیاسیە گرینگەکانی ئێران بووە و هەیە. فەتحی سەنگەرەکانی هاوخەباتی کوردستان لە هاتنە سەردەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە تا 30 جوێزەردانی 60 کوردستانی لە متحید و هاوخەباتی ڕاستەقینەی خۆی دابڕی و ئەم مەڵبەندەی بەتەنیا هێشتەوە کە سەرکوتکردنی بۆ دەسەڵات ئاسانتر بوو. ئەمڕۆ ڕەوتی ڕووداوەکان واتێک هەڵپێکراون کە ئاسانترین ڕێگاچارە بۆ خەڵکی کوردستان لە گەیشتن بە ویست و خواستە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی هاوخەباتی لەگەڵ کرێکاران و ستەملێکراوانی ئێران و ناوچەکەیە. ئەزموونی بەشەکانی دیکەی کوردستان لە ساڵانی ڕابردوودا ئەم ڕاستیەمان پێدەڵێت و پێمان دەسەلمێنێت کە چارەنووسی دەسەڵاتی سیاسی هەر وڵاتێک کە خەڵکی کوردی تێدایە لە ناوەندی ئەو وڵاتە دیاری دەکرێت، نەک لەلایەن زلهێزە ئیمپریالیستەکان و دوژمنانی خەڵکی کورد لە شوێنەکانی دیکە کە بە شوێن بەرژەوەندی خۆیانەوەن. ئەم لێکدانەوە بەم مانادێت کە خەباتی خەڵکی کوردستان بە هیچ جۆرێک نابێت لە خەباتی خەڵکی ئازادی خوازی ئێران و لە بەرەی چەپ و کرێکاری و شۆڕژگێڕی ئەو خەباتە دابڕێت. سەرەڕای ئەم ڕاستیانەی کە باس کرا پێم خۆشە لەسەر چەند خاڵی گرنگی سیاسەتی کۆمەڵە لە دەوری داهاتوودا کە چالاکی ئێمە و بە تایبەت وەک بڕیاری پەسەندکراوی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە کە تازەگی بەڕێوە چووە تەشید بکەمەوە. یەکەمیان هەوڵی چڕوپڕ و زیاتر دژ بە لابردنی ستەمی نەتەوایەتی لەسەر خەڵکی کوردستان وەک ستەمێکی سیاسی و هەڵاواردن و پەراوێزخستنی ناوچە کوردنشینەکان لە چوارچێوەی باس و پەسەندکراوەکانی کۆنگرەی هەژدەی کۆمەڵەدا کە بڕیارنامەیەکی تێر و تەسەلمان لەم بابەتەوە هەیە و لە کاناڵ و ڕاگەیاندنەکانی ئێمەدا بە ئاگاداریتان گەیوە و بە ئاگاداریتان دەگات. دووهەم هەوڵدانی هەرچی زیاتر بۆ ناساندن و جێخستنی بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتدارەتی جەماوەری لە کوردستان وەک یاسای گشتی و ئالترناتیو لە بەرابەر یاسای کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامی بۆ ئێستا و لایەنە لیبراڵ و بۆرژواکان بۆ دواڕۆژی کوردستان. سێهەم پەیداکردنی پشتیوانی نێوخۆیی ناوچەیی و نێودەوڵەتی بۆ بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان وەک بزوتنەوەیکی سکۆلار و پێشکەوت و خواز لەسەر بنەمای جیایی دین لە دەوڵەت، بەرابەری ژن و پیا و دەسەڵاتی ڕاستەوخۆ و جەماوەری خەڵک لە ڕێگای شوراکانی خۆیان، ئازادی سیاسی فەردی و کۆمەڵایەتی، ئازادی ڕێکخراوبوون، بیرروباوەڕ، مانگرتن و خۆپیشاندان. هاوخەباتی و پشتیوانی لە بزوتنەوە ڕادیکاڵ و پێشکەوت و خوازەکان لە ناوچەکە و هەروەها جەزبی پشتیوانی ئەوان لە مافەکانی خەڵکی کورد لە بەشەکانی دیکە، هەروەها حەوڵدان بۆ پشتیوانی لەو خەباتە کە لە بەشەکانی دیکەی کوردستان هەیە لە دیاریکردنی مافی چارەنووسیان تا گەیشتن بە پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ وەک مافێکی بێ ئەملاوە ئەولای ئەو خەڵکە. چوارەم هەوڵدان بۆ پێکهێنانی ڕێکخراوەی پیشەیی جەماوەری لە کوردستان بەبێ جیاوازی فکر، ئەندێشە، ئاین، نەتەوە، بیرروڕای حیزبی جیاواز لەسەر بنەمای هەڵبژاردن و ئاڵوگۆڕی دموکراتیک بە دەنگی بەشدار بووان. پێنجەم کاری پراوپڕ و لێبراوانە بۆ بەهێزکردنی ڕێکخراوی حیزبی لە شوێنی کار و ژیانی کرێکاران، ژنان، زەحمەتکێشان، زانکۆکان، گەڕەکە فەقیرنشینەکان و دێهاتەکان و هەروەها لە نێو لاوان و هەموو ئازادی خوازانی کوردستان ئەرکێکی بەردەوام و هەمیشەیی کۆمەڵەیە. شەشەم بەهێزکردنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە وەک هێزێکی کۆمۆنیست و خەباتکار لە خزمەت بە بزوتنەوەی چینایەتی کرێکاران دژ بە مالیکەتی خصوصی، لایەنگری شێلگیری مافی بەرابەری ژن و پیا و تێکۆشەری کۆتایی هێنان بەستەمی نەتەوایەتی نژادی و جنسیەتی، ئاموزشی بەردەوامی ئەم هێزە و تیارکردنی لەباری تێئۆری و کرداریەوە بە نوێترین کەرەستەکانی شەڕی پارتیزانی، بارهێنانی وەکو پارێزەری دواڕۆژی دەسەڵاتی جەماوەری و شوراکان لە کوردستان. حوتەم پشتیوانی لە فەرهەنگ و سنەتی سکۆلار، متەرەقی و سۆسیالیستی لە کوردستان کە لە ماوەی 43 ساڵی ڕابردوودا کۆمەڵە ڕەچاوی کردووە
داهێنەر و پارپشتی بووە، هەر ڕووناکبیرێکی شۆڕژگێڕ، هەر نووسەرێکی ئازادی خواز، هەر هونەرمەندێک و گۆرانی بێژێکی خەڵکی، هەر موسیقارێکی پێشکەوتوو کە هونەرەکەیان لە خزمەت بە پێشخستنی کۆمەلگا و دژ بە کۆنەپەرستی و دواکەوتویی بێت، پێویستە کۆمەڵە بە پشتیوانی خۆی و خۆی لە ڕیز یا لە کەناری کۆمەڵەدا ببینێتەوە. تێکۆشەرانی کۆمەڵە لە ناو خۆی وڵات، هاوڕێیانی خۆشەویستی پێشمەرگە، ئەندامان و دڵسۆزانی حیزب لە دەرەوەی وڵات، دۆستان و لایەنگرانی کۆمەڵە لە هەرکوێ هەن، جەماوەری ئازادی خوازی کوردستان. هەروەکو خۆتان ئاگدارن لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا جیابوونەوەیەک لەلایەن کەمایەتیەک لە هاوڕێیانی پێشومان لە هەلومەرجی هەستیاری ئەمڕۆی ناوچەکە ئێران و کوردستان بەسەر تەشکیلاتی ئێمەدا بە تایبەت حیزبی کۆمۆنیستی ئێران تەحمیل کرا. ئەگەرچی ڕێخستنەکانی کۆمەڵە لە ناوخۆی وڵات، هێزی پێشمەرگە و لە دەرەوەی وڵاتیش زۆرینەی هەرە زۆری لە جێگای خۆیەتی، بەڵام ئەم جیابوونەوەیە بە زەرەر و ناپێویست بوو، وەڵامی بە هیچ نیاز و پێداویستیەکی کۆمەلگا نەدایەوە و بە هیچ پاساوێکی سیاسی کە لەلایەنی جیابووە دەیهێنێتەوە تەوزیح و تەوجیه ناکرێت. کردەوە و ئاکاری ئەم ماوە کورتەی لایەنی جیابووەوە بە تایبەت لە نەگرتنی کۆنگرەی حیزب و دەرنانی غەیرە ئەساسنامەیی و غەیرە ئوسولی 5 ئەندامی کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران، سەلبی سەلاحیەت لە کومیتەی ناوەندی هەڵبژێردراوی کۆمەڵە و کومیتەی دەرەوەی وڵاتی حیزب، دانانی کومیتە ناوەندیەکی 21 کەسی لەلایەن کومیتەیەکەوە کە زیاتر لە 4 ساڵ لە کاتی یاسایی و قانونی خۆی گوزەرا بوو، پڕوپاکەندەی ناسیاسی پاش جیابوونەوەکەیان نیشانیدا کە کێشەکانیان نەک سیاسی و فکری نییە، بەڵکو زۆر سەتحی، بێناوەرۆک و بێگانە بێمێژووی هەموو باس و کێشەکانی دەورەکانی ڕابردووترە. ئێستا هەرچی بێت و هەر ئەرزیابیەک و قەزاوەتێکمان هەبێت، جیابوونەوە ڕوویداوە و هاوڕێیانی پێشومان حیزبێکی دیکەن. ئەرکی ئێمە ئەوەیە کە هیچ بۆشاییەک لە چالاکی سیاسی، فکری، ڕێکخراوەیی، جەماوەری و پێشمەرگانە بەجێ نەهێڵین دوژمن لە کلێنی جیابوونەوە کەڵک وەربگرێت و سوء ئیستفادە بکات و نائومێدی و دڵسەردی پەرە پێ بدات. کۆمەڵە هەر ئەو هێزە کۆمۆنیست و شۆڕژگێڕەی جارانە کە لە خاڵە وەرچەرخانە مێژوویەکاندا تاقی کراوەتەوە. هەڵوێستەکانی لە قۆناغە هەستیارەکاندا متمانەی جەماوەری بەدەستێناوە. نمونونەکانی کەم نین و لە بیرمان نەچوونەتەوە، لە داهاتووشدا دیسانیش دەکەوێتەوە وەها قۆناغگەلێکی هەستیارەوە. بەو پێشینەوە کە عەقڵ و تەجربە و زانست کە بەدەستی هێناوە، دڵنیام کە دەتوانێت سەربەرز و سەرکەوتوو لە کوورەی خەبات لە داهاتووشدا بێتە دەرەوە. ئەگەر باز لە خاڵە گرینگە مێژوویەکان دەکەین، بۆ ئەوە نییە سەرینی ئەرخایەنی لە بن سەر بنین، بەڵکو بۆ ئەوەیە بیان کەینە توێشووی ڕێگای بەرەو پێشچوونمان، لە هەمان کاتیشدا لە هەڵەکان ئەزمون وەربگرین و دووپاتیان نەکەینەوە. متمانە بە کۆمەڵە بکەن، پاڵپشتی بن، دڵنیا بن لە داهاتووشدا هەروە دەبێت. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم، ئێوەیش هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا بۆ پێشکەشکردنی پامی کومیتەی ناوەندی. بینەرانی عەزیز، لەم بەشەدا سرودێک بە ناوی سوورە سوار کە لە ساڵانی پێشتر کۆڕی بانگەوازی کۆمەڵە پێشکەشانی کردووە و زەوت کراوە، دەیبین و دەیبیستن. فەرموون.
ئازیزان لەم بەشەدا پەخشانێک لە نووسینی هاوڕێ زانا سەعیدزادە پێشکەشتان دەکرێت. ئێمە کۆمەڵین و کۆمەڵا دەنگمانە. ئێمە کۆمەڵین و کۆمەڵا باوەڕ و بیرمانە. ئەوە تا سووری ئاڵاکەمان چەقلی چاوتانە و چەکمان قەڵەم و دەنگمان باوەڕ و بیرمان شێعر و گۆرانیمان شەو هاژێنی هەموو تەمەنی ڕەشتانە. بەڵێم بێت کە کازیوەی دوا شەوە زەنگین و گەزیزەی دوا ڕەشە زستانی سەخلەت. بەڵێم بێت پاساری ئازادیمان لەسەر گوێسوانی هەموو ماڵەکانی ئەم وڵاتە داگیرکراوەمان دەچریکێنێ و هەموومان دەبین بە فواد و هەموومان سوورە سواری شۆڕشین و یەک دەنگ دەگوڕێنین بەسەرتانە و دەڵێن ئێمەین سدیقی کەمانگەر، ئێمەین دکتور جەعفەر و ئێمەین کاک خانەی نەمر. ئێمە کۆمەڵین و کۆمەڵا دەنگمانە. ڕێز دەگرین لە یادی هاوڕێ حەمە حوسێن کەریمی. بەرز و بەڕێز بێت یادی کاک حەمە حوسێنی کەریمی. کاک حەمە حوسێنی کەریمی سیمای ناسراوی بزوتنەوەی کۆمۆنیستی ئێران و یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە و سەرجەم ئەو تێکۆشەران و کۆمۆنیستانەی کە لەم چەندەی ڕابردوودا لە مەیدانە جۆراوجۆرەکانی خەباتی چینایەتیدا بووە گیانی بەخت کردووە. هاوڕێ حەمە حوسێن کەریمی یار و یاوەری ماندووی نەناسی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش یەکێک لەو شۆڕژگێڕە کۆمۆنیستانە بوو کە ساڵی 1348 لە بنیاتنانی تەشکیلاتی کۆمەڵەدا دەورێکی بەرچاوی هەبوو. تەشکیلاتێک کە لە 26 ڕێبەندانی ساڵی 1357 واتە لە ڕۆژی گیانبەختکردنی ئەو خۆشەویستەدا لەژێر ناوی کۆمەڵە مەوجودیەتی خۆی ڕاگەیاند. هاوڕێ حەمە حوسێنی کەریمی ساڵی 1327 هەتاوی لەناو بنەماڵەیەکی هەژار و دەستکورد لە شاری سەقز لەدایک بووە. سەرڕای هەژاری بنەماڵەکەی بە ئیرادەیەکی خوێندنی دەورانی سەرەتایی و دوا سەرەتایی لە شاری سەقز تەواو کرد. وا لە ساڵی 1346 هەتاوی چووە دانشکدەی کشت و کاڵی کەرەج. هاوڕێ حەمە حوسێنی کەریمی لە سەرەتای لاویەوە لەگەڵ بابەتە سیاسیەکان ئاشنایی هەبوو ئەو لەگەڵ دنیایەک لە ڕق و تووڕەیی سەبارەت بە بێعەداڵەتیە چینایەتیەکاندا گەورە بوو. ڕق و کینەی ئەو سەبارەت بە ڕژیم و سەرمایەداری لەو ڕاستیانەی کە خۆی تەجروبەی کردبوو و لە ناویاندا گەورە بوو سەرچاوەی دەگرت. ئەو دەرد و ئازارەکانی سەرچاوەگرت و لەو موسیبەتانە بە گۆشت و پێستەوە هەست پێ کردبوو. لە دەورانی دانیشتجوویدا لەگەڵ کۆڕ و کۆمەڵی مارکسیستی ئاشنایی بوو و هەر زۆر زوو بوو بە مارکسیستێکی وەفادار بە ئارمانە کرێکاریەکان و هەڵسوڕاوێکی چالاک لە بزوتنەوەی ئەم چینە. لەو کاتەوە هەمیشە و لە هەموو حاڵەتێکدا هەتا دوایی ساتەکانی ژیانی پڕ لە خەبات و فیداکاری یەکێک بوو لە ماندوو نەناسرین خەباتکارانی ڕێگای ڕزگاری بێبەشان و ستەم لێکراوان، هەروەها تێکۆشەرێکی لێبڕاوی ڕێگای سۆسیالیزم و کۆمۆنیسم. هاوڕێ حەمە حوسێن لە ساڵی 1348 لەگەڵ ژمارەیەک لە هاوڕێیانی کۆمەڵەیان بنیاتنا. لە ساڵی 1349 دەستگیر و لە زیندانی قزڵ قەڵعە زیندانی کرا، بەڵام لێوی پڕ لە ڕاز و نەهێنی نەکردەوە و سەرنجام پاش 40 ڕۆژ لە زیندان هاتە دەرێ. هاوڕێ حەمە حوسێنی کەریمی لە جۆزەردانی 1350دا دەورەی دانشکدەی تەواو کرد. پاش 2 مانگ لەوانەوتنەوەی دەرسی سروشتی لە دەبیرستانی شاپوری شاری سەقز وەکوو سوپای دانش چووەم هابات. ڕۆشتن بۆ ئاواییەکانی ناوچەکە
و پەیوەندیگرتن لەگەڵ وەرزێرانی هەژار زەمینەیەکی گونجاوی بۆ پەیوەندیگرتنێکی نزیک لەگەڵ زەحمەتکێشان خۆش کرد. هەر ئێستاش ژیانی سادە و کۆمەڵایەتی پەیوەندی سەمیمانەی ئەو لەگەڵ زەحمەتکێشاندا گەلێک بیرەوەری لە یاد نەچووی لە ناو دڵی خەڵکی زەحمەتکێشی ئەو ناوچەیە بەجێهێشتووە. وەرزێرانی زەحمەتکێشی ناوچەی شارێران و مەحاڵ مەنگوڕی مەهاباد هەر ئێستاش گەلێک یاد و بیرەوەری شیرینیان لەو هاوڕێ خۆشەویستە لە یاد ماوەتەوە. پاشتەواوکردنی دەورەی سوپای دانش ماوەیەک لە جادەی بۆکان مەهاباد وەکو کرێکاری جادەسازی کاری دەکرد. تایبەتمەندیە شۆڕشگێڕانیەکانی زۆر زوو ئەوی لە ناو دڵی کرێکاراندا جێکردەوە. لە مانگرتنێک بۆ ناڕزایەتی لە دژی بەرپرسانی شرکەتەکە کە بەڕێوەچوو وەک نێونەری کرێکاران هەڵبژێردرا. ئەو لە بەشێک لە بیرەوەریەکانی سەبارەت بەم دەورانە ئاوا دەنووسێت. کاری ئێمە ئەوە بوو بەردەگەورەکان بە پتک دەشکاند و وردمان دەکردن و ئامادەمان دەکردن بۆ ژێرسازی جادەکە. کرێکاران بە شێوەی 2 تا 6 کەسی لە معدنێک کاریان دەکرد. معدنەکان لە نزیک یەک بوون. هەر لە ڕۆژەکانی سەرەتاوە دەستەکانم بلۆقیان کردبوو و بریندار بوو. ڕۆژی دواتر کاتێک پوتکەکەم لە بەردەکان دەدا دەستی پوتکەکە دەستمی زۆر ئازار دەدا. برینەکانمی دەکولاندەوە. هەر بۆیە زۆر بە ترسەوە چەکوشم لە بەردەکان دەدا. بەکردەوە دیتم کە ترس و هەراس دەبووە هۆی ئەوەی کە نەتوانم درێژە بە کارەکەم بدەم. ئازاری برینەکانی دەستم تا دەهات تاقەت پڕۆکێنتر دەبوو. تەنیا ڕێگا چارە ئەوە بوو کە ددان بەسەر جەرگمدا بگرم و لەگەڵ ترس و هەراسدا دەست و پەنجا نەرم کەم. ڕۆژی ئەوەڵ چەندین جار سەبارەت بە بەردەوامبوون لەسەر کارەکەم تووشی دوودڵی و ڕاڕایی هاتم. بەڵام ڕۆحیەم هێنا بەرخۆم و ئەو ڕۆژەم تەواو کرد. بەڵام سەرەڕای هەموو ئەمانە توانیم 3 ڕۆژکار لە معدەن تەحمل بکەم و دواتر لە بەشێکی تری ئەو شرکەتەدا کار بکەم. هاوڕێ حەمەحوسێن لە درێژەی چالاکیە سیاسی و تەشکیلاتەکانیدا مایەوە. بەر لە ڕاپەڕینی ساڵی 57 وەک بەناوی حاجی حەمەد ساڵح لە ناوچەی سەردەشکاری دەکرد و خەریکی ڕێخستنی زەحمەتکێشانی ئەو ناوچەیە بوو. وەستا ساڵح لەبەر تایبەتمەندیە شۆڕشگێڕانە و ئینسان دۆستیەکانی زۆر زوو جێگای لە ناو دڵی خەڵکی ئەو ناوچەیەش کردەوە. ئەو ببووە جێگای باوەڕ و متمانەی جەماوەر و وەرزێری هەژار و دەستکورتی ناوچەکە و ئەوان بۆ تەواو بابەتەکانی ژیانی خۆیان پرسیان لێ دەکرد. دواتر کاتێک هاوڕێ حەمەحوسێن گیانی لەدەستا و هەواڵی گیان لە دەستانەکەی گەیشتە گوێی زەحمەتکێشانی ناوچەی سەردەشت، پیر و لاو، ژن و پیاو لە خەمی لە دەستانی ئەو خۆشەویستە خەمدای گرتن و فرمێسکیان بۆ ڕۆشت. سەرەڕای ئەوەی کە دوای گیان لە دەستانی زانی بوویان کە ناوی ڕاستەقینەی ئەو حەمەحوسێنە و ئەندازیاری کشت و کاڵ بووە، بەڵام لە دوای ساڵانی ساڵ ئەویان هەر بە مامۆستا ساڵح یاد دەکردەوە. هاوڕێ حەمەحوسێن کەریمی پاییزی ساڵی 1357 هەتاوی لە گەرمەی خەباتی خەڵکی ئێران لە دژی ڕژیمی شادا لە شرکەتە زەراعیەکانی مەهاباد لە ناوچەی شارێران بەهۆی ئەو پەیوەندیە پتەوەی کە لەگەڵ خەڵکی ئەو ناوچەیە هەیبوو ئەوانی بە مەبەستی هاو ئاهەنگکردنی خەباتەکەیان سازماندا و لە نووسینی ئەو ڕاگەیاندانەی کە لە جەریانی خەباتی ئەواندا دەنووسران و بڵاو دەکرانەوە ڕاستەوخۆ دەخاڵەتی دەکرد. تایبەتمەندیە بەرچاوەکانی هاوڕێ حەمەحوسێن کەریمی بریتی بوون لە پەیوەندیگرتنی قوڵ لەگەڵ کرێکاران و زەحمەتکێشان، خۆشەویستی بە هاوتا بۆ کرێکار و وشیارکردنەوەی ئەم چینە، بۆ گەیشتن بەو ئامانجە لە هەر وەسیلەیەک بۆ پەیوەندیگرتن و نزیکبوونەوەی زیاتر لەوان و تەبلیغی ئارمانی کۆمونیزم لە ناو ئەواندا کەڵکی وەردەگرت. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی هاوڕێ حەمەحوسێن کەریمی بریتی بوو لە کارزانی، متمانە بەخۆ و باوەڕ بەو ڕاستیەی کە کرێکاران بە هێزی خۆیان ڕزگار دەبن. پەیوەندی نزیک و هاوڕێیانەی لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەوی کرد بووە سیمایەکی ناسرا و خۆشەویست لە ناو کۆمەڵانی خەڵکدا، بە چەشنێک کە لە جەریانی خەباتی پڕشکۆی خەڵکی ئێران لە دژی ڕژیمی سەڵتەنەتی بووە یەکێک لە چالاکانی خاوەن نفوزی ئەو بزوتنەوەیە. لە جەریانی شۆڕشی 57 لە دژی ڕژیمی شا
لە ئاستی ڕێبەرایەتی ئەم ڕاپەڕینە دەورێکی بەرچاوی گێڕا. هاوڕێ حەمە حوسێنی کەریمی لە ڕۆژی 23 ڕێبەندان لە حاڵێکدا کە لە ڕیزی پێشەوەی کۆمەڵانی خەڵک بوو بۆ دەست بە سەرداگرتنی شارەوانی سەقەس حەرەکەتی دەکرد، سنگی لێوان لێو لە خۆشەویستی و باوەڕ بە سوسیالیزم بوو بە ئامانجی بەکرێگیراوانی سەرمایە و بە سەختی بریندار بوو. پاش 3 ڕۆژ بربەرەکانەی لەگەڵ مەرگ لە ڕێکەوتی 26 ڕێبەندانی ساڵی 1357 لە حاڵێکدا کە لاوانی پڕشور و شەوق پارێزگاریکردنی ئەویان لە نەخۆشخانە لە ئەستۆ گرت بوو، کۆمەڵانی خەڵکی سەقز بە نیگەرانیەوە بە هیوای چاکبوونەوەی هەرچی زووتر چاودێریان دەکرد. بەداخەوە دڵی پڕ هیوا و ئومێدی لە لێدان کەوت و چووە ناو ڕیزی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزمەوە. هەواڵی گیانبەختکردنی هاوڕێ حەمە حوسێنی کەریمی مەوجێک لە غەم و پەژارەی خستە نێو دڵی خەڵکی کوردستان. لە 43هەمین ساڵ یادی ڕاگەیاندنی مەوجودیەتی ئاشکرای کۆمەڵە کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی گیانبەختکردنی هاوڕێی خۆشەویست کاک حەمە حوسێن کەریمی، هاو ئامانج لەگەڵ ئەو زەحمەتکێشانەی کە ئێستاش یاد و بیرەوەریە شیرینەکانی ئەو ئازیزەیان لە لای خۆیان زیندوو ڕاگرتووە ڕێز دەگرین و یادی هەمیشە زیندوو دەهێڵینەوە. یادی بەرز و بەڕێز بێت و ڕێبازی پڕێبوار. بەڵێ ئازیزان، کۆتایی مەراسمەکەشمان هەروەک لە ئەوەڵی ڕێوەسمەکەدا باسم کرد، ئەو پەیام و راپۆرتانن کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ناوە بەدەستمان گەیشتووە دەخوێنمەوە بۆتان. سڵاو و ڕێز بۆ هەموو لایەکتان. پیرۆز بێت 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە. هاوڕێیانی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران، ئێمە کۆمەڵێک لە کرێکارانی کارگاکانی شاری سنە وێڕای پێشکەشکردنی سڵاو و ڕێزێکی تایبەت 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵە بە ئێوە و تەواوی ئەو هاوڕێیانەی کە کۆمەڵە و ئەندامەتی لەو ڕێکخراوەیەدا وەکو ئامرازێک بۆ گەیشتن بە دنیایەکی ئازاد و بەرابەر بەبێ هەر چەشنە زوڵم و نابەرابەر یەک تێدەکۆشن پیرۆزبایی دەکەین. لەم ڕۆژەدا یادی کاک محەممەد حوسێن کەریمی و تەواوی گیانبەختکردوانی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بەرز ڕادەگەرین و بەڵێن دەدەین کە درێژەدەری ڕێگا و ڕێبازی پڕ لە شانازیان بین. هاوڕێیان، کۆمەڵە وەکو ڕێکخراوێکی چەپ و کۆمونیست هەموو کات هەوڵی داوە بەردەوام هێز و توانای خۆی بۆ گەیشتن بە دنیایەکی ئازاد و یەکسان بۆ کرێکاران و تەواوی ئینسانەکان بخاتەگەڕ. کۆمەڵە لە مێژووی خۆیدا هەمیشە هەوڵی داوە بە پێی ڕاستیەکانی کۆمەلگا باشترین سیاست بەرامبەر بە سیستمە کۆنەپەرستەکان و نێونێرانی سەرمایەداری و دەسەڵاتدارانی بێبنەما بگرێتە بەر و لە هەمان حاڵدا هەمیشە مافی کرێکاران و زەحمەتکێشانی لەبەر چاوگرتووە و هەر بەو هۆیشەوە لە دڵی خەڵکدا جێگە و پێگەیەکی تایبەتی بۆ خۆی دابین کردووە. لەم کاتەدا کە تشکیلاتی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران تووشی خەیران بووە و چەند ساڵێکە ناکۆکیەکان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کار و چالاکیەکانی حیزب و کۆمەڵە داناوە، بە پێویستمان زانی بە ئاگاداریتان بگەێنین لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا کە چەند جیابوونەوە لەوانە جیابوونەوەی ڕەوتی سۆسیالیستی و کۆمونیزمی کرێکاری کە 80% کادر و ئەندامانی ئەو تشکیلاتیان لەگەڵ خۆیان برد ڕوویدا. ئایا لە نێو کۆمەڵگاشدا جیابوونەوە ڕوویدا؟ بە دڵنیاییەوە وەڵامتان ئەدەینەوە نا. مای شانازیە کە سەرەڕای هەوڵ و تێکۆشانی ڕژیم و ناکۆکی و جیابوونەوەکانی نێو ئەو تشکیلاتە، بەڵام کۆمەڵە هەر ماوە و هەردەمێنێت بە جۆرێک کە ئەو کەسانەی لە ڕیزی کادر و ئەندامانی ئەو ڕێکخراوەیە مانەوە زۆرترین کاریگەریان لە نێو کۆمەلگادا بوو و توانیان سێ مانگرتنی سەرانسەری بە شێوەیەکی سەرکەوتوانە بەڕێوە بن. لە ساڵانی دواتریشدا جەریانی ناسراو بە زەحمەتکێشان هەوڵیاندا بە لکاندنی ناوی پڕ لە شانازی کۆمەڵە بە خۆیانەوە مەشروعیەت بۆ خۆیان دابین بکەن و ڕای خەڵک بۆ لای خۆیان ڕابکێشن. بەڵام ئەم جارش بە هوشیاری ڕێبەرایەتی کۆمەڵە و پەیڕەوکردنی باشترین سیاست لەو هەلومەرجە هەستیارەدا هەوڵەکانی ئەو جارەشیان بە ئاکام مایەوە. لە کۆتاییدا بە ئاگاداری ئەو هاوڕێیانەی کە ئەم جارە خۆیان لە ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران جیا کردوتەوە دەگەێنین جیابوونەوەتان هیچ پەیوەندیەکی بە خەباتی خەڵک لە کوردستان و ئێراندا نییە
و ئێوە خۆتان لە کۆمەلگا جیا کردوتەوە. ئێستا کە خەڵکی هەژار و کرێکار لەسەر شەقامەکانی ئێران و کوردستان بەردەوام لە کۆبوونەوە مانگرتندان، ئێوە سەرقاڵی چین. باشتر ئەوەیە کە لەم بارودۆخە هەستیارە جوانتر بیر بکەنەوە و بە تەنیا خۆتان بە چەپ و ئەوانەی تر بەڕاست ناومەبن، چونکە ئەو کارانە بە تەواوەتی پێچەوانەی سونەتەکانی کۆمەڵەیە. هاوڕێیانی خۆشەویست، لە کۆتاییدا بۆ جارێکی دیکە پشتیوانی خۆمان لە پەسەندکراوەکان و بڕیارنامەکانی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە ڕادەگەینین و دووبارە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەتان لە پیرۆزبایی دەکەین بە هیوای سەرکەوتنتان. بژی کۆمەڵە، بژی حیزبی کۆمۆنیستی ئێران، کۆمەڵێک لە کرێکارانی کارگاکانی سنا 22 مانگی ڕێبەندانی 1400 هەتاوی. پیرۆز بێت 26 ڕێبەندان. ئێمە کۆمەڵێک لە لاوانی مەریوان پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەموو کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە و بنەماڵەی زیندانیە سیاسیەکان و بنەماڵەی هاوڕێیانی گیانبەختکردووی کۆمەڵە دەکەین. لەم ڕۆژەدا پەیمانی خۆمان لەگەڵ ڕێبازی سووری کۆمەڵە تازە دەکەینەوە و بەڵێن ئەدەین تا دوا دڵۆپی خوێنمان لەسەر ڕێبازی سووری کۆمەڵە بمێنینەوە بە هیوای ئەوە کە لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی ئێران جەژنی 26 ڕێبەندان لە تەواو کوردستان بگرین. وێڕای سڵاوێکی گەرم، ئێمە لاوانی بانا لە گەڕەکی بانەکۆنەوە پیرۆزبایی گەرمی خۆمان بە بۆنەی 26 ڕێبەندانەوە لە هەموو خەڵکی کوردستان و بەتایبەت بنەماڵەی ئازیزی گیانبەختکردوان و زیندانیانی سیاسی ئاراستە دەکەین و پیرۆزباییەکی تایبەتیشمان هەیە بۆ هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە. هەر لێرەشەوە پەیمانی خۆمان نوێ دەکەینەوە تا گەیشتن بە ئامانجی بەرزی سۆسیالیزم و درێژەدەری ڕێگایان بین. بژی کۆمەڵە، بژی حیزبی کۆمۆنیستی ئێران. هاوڕێیان، پێشەکی هاتنی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە لە بنەماڵەی ئازیز و خۆشەویستی گیانبەختکردوان، بنەماڵەی زیندانیانی سیاسی و تەواوی هاوڕێیانی کومیتەی ناوەندی و هەروەها تەواوی کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران پیرۆزبایی خۆم ئاراستە دەکەین و هەروەها یادی بەرز و بەڕێزی هاوڕێ کاک حەمەحوسێن کەریمی ناسراو بە وەستا ساڵە، یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە کە لە ڕۆژی 23 ڕێبەندان کە لە پێشەوەی جەماوەری خەڵکی شاری سەقز بۆ گرتنی شارەبانی ئەو شارە بەدەست بە کرێگیراوانی ڕژیمی پاشایەتی و بریندار دەبێت و دوای 3 ڕۆژ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ مەرگ لە ڕۆژی 26 ڕێبەندان لە بیمارستانی شاری سەقز گیانبەخت دەبێت و کۆمەڵە لە دوای 9 ساڵ کاری نەهێنی ئاشکرابوونی خۆی ڕادەگەێنێت. پیرۆزبایی دەڵێم، بەرز و بەڕێز بێت یادی هاوڕێی ڕێبەر و هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیسم. بژی ئازادی و بەرابەری حکوومەتی کارگەری سۆران لە شاری سەقز. لەلایەن ژمارەیەک لە پێشمەرگەکانی دانیشتووی شاری مەهاباد. وێرای سڵاو، 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی چالاکی کۆمەڵە لە هەموو پێشمەرگەکان و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە و هەروەها لە بنەماڵەی گیانبەختکردوان و زیندانیانی سیاسی، هەموو ژنان و پیاوانی ئازادی خوازی خەڵکی کوردستان و هەموو زەحمەتکێشان پیرۆزبایی دەکەین. شەوگار لە کەڵاتەرزان نووسیوەتی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی چالاکی کۆمەڵە لە هەموو پێشمەرگەکان و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە و هەروەها لە بنەماڵەی گیانبەختکردوان و زیندانیانی سیاسی پیرۆزبایی دەکەین. پیرۆز بێت 26 ڕێبەندان. پامی کتر لە دوو ئاوایی چەمشار سنا واتە ئاوایی کەرجە و ئاوایی دانۆ نووسیوانە. وێڕای سڵاو هاوڕێیان، 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی چالاکی کۆمەڵە لە هەموو پێشمەرگەکان و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە و هەروەها لە بنەماڵەی گیانبەختکردوان و زیندانیانی سیاسی پیرۆزبایی دەکەین. لەم ڕۆژەدا پەیمانی خۆمان لەگەڵ هەموو گیانبەختکردوان نوێ دەکەینەوە تا گەیشتن بە ئامانجی بەرزیان درێژەدەری ڕێگاشیان دەبین. لەلایەن ژمارەیەک لە دانیشتوانی شاری سەردەشت، سڵاو و ڕێز، 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی چالاکی کۆمەڵە لە هەموو پێشمەرگەکان و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە و هەروەها لە بنەماڵەی گیانبەختکردوان و زیندانیانی سیاسی پیرۆزبایی دەکەین. لەلایەن کۆمەڵێک لە بنەماڵەی هاوڕێیانی گیانبەختکردوو لە شاری بۆکان و دەوروبەر، وێڕای سڵاو و ڕێز، پێشەکی هاتنی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی چالاکی کۆمەڵە لە بنەماڵەی ئازیز و خۆشەویستی گیانبەختکردوان، بنەماڵەی زیندانیانی سیاسی و تەواو کادر و پێشمەرگەکان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران پیرۆزبایی دەکەین و هەروەها یادی هاوڕێ کاک حەمەحوسێن کەریمی، یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە بەرز و بەڕێز ڕادەگرین و لێرەوە پەیمانی خۆمان نێ دەکەینەوە تا دوا هەناسا درێژە دەری ئەم ڕێبازە دەبین.
بژی ئازادی بەرابەری حکوومەتی کارگەری بژی کۆمەڵە. زۆر سپاس بۆ هەمووتان بۆ ئەم پەیامە جوانانەتان پیرۆز بێت لە هەموو لایەکیشتان. بەڵێ بەم شێوەیە هاتینە کۆتایی مەراسمی ئەمڕۆمان. جارێکی تر ساڵڕۆژی 52 ساڵەی دامەزرانی کۆمەڵە و یادی 43 ساڵەی داگیرسانی مۆمی ئاشکرابوونی کۆمەڵە لە هەموو لایەکتان پیرۆز بێت و لە بنەماڵەی گیانبەختکردوان و بە تایبەت لە زیندانیانی سیاسی. پیرۆز بێت 26 ڕێبەندان بژی کۆمەڵە هەرشەکاوە بێت ئاڵای سووری کۆمەڵە. Agresura, quale sento